هذا من فيري فيري أزعتي كيف مناڵانی سەحابە مسارعەیانە کرد کاکە پێغەمبەر صلی الله علیه و سلم گەنجێکی بر 15 ساڵ بوو یەکێکی تر لە گەنجەکان هاو دێبن بۆ نابێ دیوڵا تۆ مناڵی تێو بۆ بەی خۆیش مناڵە دیوڵا لە تیراویش ناباشە بۆ شەڕی بەدر دیوڵا لە مسارعەیە خەم دیوڵا مسارعە بکە مسارعەیان کرد خستی بە عەرزە دیوڵا تۆ ژەم هێز هەیە ئاجارە مناڵی ئێستا هاتووە 14 ساڵە بێن بۆ جیهاد لەگەڵی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە ئەزانە بژڕوە ئەو خۆی بەتەنیا بەرامبەرەکەی سێ پیاوی قوڕیشە 300 کەس بە 900 کەس نەبوون بە 1000 کەس نەبوون سوورەوە ژەزارەیە تۆ مناڵی وا لێ کردو لە مێشولە بدرسن مێشە بینی هەڵەسێ ڕاکالێ هەنگە بینی هەڵەسێ ڕاکالێ یەک شانزە بینێ چێکە ها وەکو پشیلەکە قەبرەکە هەڵەکانی وەچێتە ناوی کێلەکەشی لەسەر دانێەوە ئەوە حاڵەکەیە مناڵەکانیان هەڵێ کردووە ئەوەش جۆرێکە لە فێرکردنی مناڵ لە ترسنەوەکی کە ئەگەر خەتەری هاتە پێشەوە قەبر بۆ خۆڵکەنەوە بچۆرە ناوی ئێمەش داهیشی لە خۆمان و ماڵ و مناڵ تەماشایەکەین و ئاوا بێغیرەت دەرەچین